جەنگی بروسکە حرب البرق کە پێیانەوت یان حرب الخاطفة يعني بەبێ ئەوی دوژمن ئاگادار بێ. بروسکە تەنسیقێکی زۆر سیر هەبوو لە بینی هێزی ئاسمانی ئەڵمانیا. تەمان بۆ ئاگاداریت پێشەوەی باسی بروسکەکە بکەین لە جەنگی جیهانی یەکەمە بڵین ئەڵمانیا بۆی نەبوو فڕۆکە و فڕۆکەوان و وانە بکاتن. ئەمانە هەمووی لە یەکێتی سۆڤێت لە دوای بیستەکانە مەشقیانە بینی، هەمویان بوونە فڕۆکەوانی دەرەجە یەک، ئەوە نەبوو، هەمویان بوونە محتەرف. ئەمانەی کە گەڕانەوە و پێش جەنگی جیهانی یەکەم دەربکە، ئەمانە شەڕێکی سەریان کرد لە شەڕی ناوخۆی ئیسپانیا. ئەلێنانە یارمەتیاندا و ینی بە سەرکەوتنیش. ئیتر ئەمە کە وتم تەنسیق لە بینی کەتیبەی دەبابەت مدەڕعات لەگەڵ هێزی ئاسمانیە تەنسیقێکی زۆر سەیریان هەبوو. هێزی ئاسمانی هەرە قورسەکە کەوتە سەر ئەو ئەکەوتە سەر فڕۆکەوانەکان و فڕۆکەی ئەڵمانیا لە شەڕەکەیە. ئەنجا مدەڕعات ئەچووە پێشەوە. جگەلەوە ئەساسی بڵین هێرشی بروسک تەشفیر اتصالات کە نەیەتوانی هەموو ئۆروپا لی تێبگا و حەلیکە کە هتلەر جیهازێکیان دروست کرد بوو بۆ اتصالات پێیانەوت ئیگما.